بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێزان خۆشەویستان زۆر جار پرسیارمان لێ دەکرێت بە تایبەت ئەوانەی کە بەردی بۆڕی حالبیان دابەزیوتە خوارێ ئەو بەردە و پێویستی بە نەشتەرگەریە بەڵێن دکتۆر دەکرێت نەشتەرگەریەکە دوا بخەین مانگێک دوو مانگ بە تاکید نەخێر پێویستە نەشتەرگەرەکە بکەیت لەبەر چەند هۆکارێ یەکێک لەو هۆکارانی کە زۆر گرنگە ئەویش مانەوەی بەرد لە بۆڕی حالب بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەگەری هەیە تووشی تەسکبوونەوەی بۆڕی حالبی تەنانەت دوای نەشتەرگەرێکەش بۆیە داواکارین لە چارەخوازانی خۆشەویست ئەوانەی کە بەردی بۆڕی حالبیان دابەزیەوە پزیشکی پسپۆرت بڕیاری نەشتەرگەری دەدات نەشتەرگەرەکە بکرێت بۆ نمونە چارەخوازێکمان هەیە بەردێکی گەورەی هەیە لە بۆڕی حالب بۆ ماوەیەکی دوور و درێژە نەشتەرگەری نەکردووە ئێستا هاتووە نەشتەرگەری بۆ بکەین بەردەکەی بۆ لا دەبین بە هیوای ئەوەی تووشی تەسکبوونەوەی بۆڕی حالب نەبێت. بەڕێزان سپاس بۆخوا کەمتر لێ کاتژمێر توانیمان هەموو بەردەکە کە قەبارەی نیسکەی 2 سانتیم بوو لە بۆڕی حالب لە ڕێگای لێزەر و نازوورەوە توانیمان هەمووی ورد بکەین بەو پارچە بچووکانە ئەوە تەبان وەکو ڕمڵ حساب دەکرێت دواتر نەخۆشەکە لە ڕێگای میزەوە هەمووی دادەنا و قەسەرێکی حالبی بۆ دانین بۆ ماوەی 3 بۆ 4 هەفتە و دواتر لە ڕێگای بەنجی خۆجیەوە سۆندەکەی بۆ لا دەبین بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی